پارانۆیا وەک حاڵەتێکی دەرونی بریتیە لە نەخۆشیێکی ڕۆحی درێژخایەن کە هەڵسەنگاندن، بیرکردنەوەی هاوسەنگانە و بڕیاردان بە گوێرەی ماقولیەتی شتەکان لە کەسی توشبوودا تێک دەدات. لە نێوان کەسانێکی دەروون نەخۆشی سایکۆپاتی لەم شێوەیە ئەو کەسانەی تووشی پارانۆیا بوون زیاتر لە ڕووی ئەم چوار تایبەتمەندیەوە دەتوانین بیان ناسینەوە. بە شێوەیەکی دەراسا بایەخ بە خۆیان دەدەن. لە نێوان چاوەڕوانیەکی لەو شێوەیەدا دەژین. چەند ڕەفتارێکی ئێگۆیزمی و ئێگۆسەنتەری پیشان دەدەن. لەسەرەوە سەیری هەموو کەسێک دەکەن. ئەو کاتەشی بە چاوەڕوانی خۆیان دەگەن، خۆیان جیب دەکەنەوە و هەڵدەکفێن. لە ترسی ئەوەی زوڵمیان لێ دەکرێت هەمیشە بە داخورپانی بێمتمانەیەوە هەڵدەستن و دادەنیشن. بەهۆی هەموو شتێک و هەموو لڤینێکەوە تووشی سترێسی گومانکردن دەبن و هەڵیان دەلەرزێنێت بە لەرزاندن. کەسانێک کەوا تووشی بیرکردنەوەیەکی لادەری پڕوچێنەری لەم شێوەیە بوون هەر پێ کاتەیەک لە چواردەوری خۆی دەبینێت وەک پرۆژەیەک لە دژی خۆی لە قەڵەمی دەدات و پاشان بەرمەبنایی تۆ بڵێ دووەها بێت یاخودنا استراتیژیەتی خۆی لەسەر سەکۆی وەهم هەڵدەچنێت. بەهۆی شڵەژانێکی شێتانەی وەک ئەوەی وەها دەزانێت تەنیا خۆی مامەڵەی دروست دەکات و کاری ڕاست دەکات دەبێتە هۆی دروستکردنی پشێوی لە نێو کۆمەڵگادا. پاشان بەهۆی ئەم لادان و بیرکردنەوە چەوتانەی کە وەک بەشێک لە قوڵایی سروشتی خۆی لێ دەکات گەر لە سەدایەک یاخود لە هەزار دایەک ئەگەر مەترسی ببینێت لەم شڵەژانەوە بەرەو ئەو شڵەژان پەلکێش دەبێت و ئیدی بەهۆی نیگەرانی لە دەستدانی ئەو شتانەی کە بە شێوەیەک لە شێوەکان بووەتە خاوەنیان یاخود نیگەرانی ئەوەی بە کەسانی تر بیان دۆڕێنێت وەک داریبی دەست بە لەرزین دەکات. زاڵمانێک و کەسانێکی سەرکەشی خەیاڵی دادەهێنێت و گەرهێزی هەبوو کەسانێک کەوا بە دژی خۆیان لە قەڵەم دەدات دەیپلیشێنێتەوە و لە ناویان دەبات. خۆگەر لاواز و بێپشت و پەنابوو ئەوە لەگەڵ کەسانێک کەوا هەتا دوێنێ وەک دوژمنی خوێنخۆری خۆی ناوزەندی کردبوون هەروەها لەگەڵ زیان بەخشترین پێکاتەکان هاوڕێزی پێک دەهێنێت. لێرەدا بە تایبەت وشەی ڕێککەوتن بەکار ناهێنم لە بەرامبەر دوژمنەوە هەمیەکانی خۆی هەرچی کاری سوک و قێزەوەنە کە دوژمنانی دین و ئیمانیش پێی هەڵنەستاون ئەنجامی دەدات. لە پاڵ ئەنجامدانی سەدان خراپەکاری کە بە تێخوڕینی ڕۆحە چەپەڵەکان و شەیتانەکان ئەنجامی دەدات ڕێگاکانی کاری چاکەدا دەخات و کەسانێک کەوا لەسەر ڕێگەی پێغەمبەر دەڕۆن وەک سەرکەش و چەتە پیشانیان دەدات و لەم ڕێگەیەوە هەوڵی ناوزڕاندنیان دەدات. ڕێگری لە چالاکی کەسانێک دەکات کەوا لە ڕێگەی نوێنەرایەتی زۆر بەهای گەردوونی گرنگەوە لە هەر چواردەوری دنیا لەسەر ئاستی هەموو مرۆڤایەتی هەوڵی سازکردنی زەمینەیەک بۆ زیندووبوونەوەیەکی پاژمەرگ دەدەن لە ڕێگەی بەکارهێنانی ئارگۆمنتی ڕەشەخەڵکێکی بێشعور کەوا ڕەفتاریان زیاتر لە مێگەل دەچێت هەر یەکێک لەوان وەک سێبەری ئەمە لە خراپەکانی خۆی بەکاردەهێنێت. بەڵێ بەهۆی ئەنجامدانی ئەم کارانە کەوا لە تێخوڕینی نەفس و ئارەزوەکانیەوە کەوتۆتەوە وەک چۆن ئاسوودەیی لە کۆمەڵگادا نەهێشتووە ناهێڵێتەوە خۆیشیان بەو ئامانجانە نەگەیشتون و ناگەن کە هەیەە. بە پێچەوانەوە تەواوی ئەو کارانەی بەهۆی پارانۆیاوە ئەنجامی دەدەن ژیانی خۆیان و کەسانی چواردەوریشیان کردووە و دەکەن بە دۆزەخ. پارانۆیاکان کارەکانیان وابەستە بە شێوازی تێکدەرانە ئەنجام دەدەن و کاتێک سەرنجامێکی ئاسانیان دەست دەکەوێت بەهۆی ئەو ڕێچکە تێکدەرانەی گرتویانەتە بەر لەبەر شێتی خۆیان ئەم سەرنجامە بە دووربینی و ژیری خۆیان لە قەڵەم دەدەن. بەڵام ئەم جۆرە کەسانە چەشنی شێتی شێتخانەکان لەبەر ئەوەی کەسانی جیاواز لە خۆیان بەنا ئاسایی دەبینن بە شێوەیەکی بەردەوام کاری شێتانە نمایش دەکەن. هەر کەسێک وە خۆیان بیر نەکاتەوە بە خائین و تیرۆرز لە قەڵەمیان دەدەن. پێیان وایە چاویان لە پۆستەکەی ئەوە و بە پارانۆیای ئەوەی هەر کاتێک هەلیان بۆ هەڵبکەوێت دێن و لەسەر پۆستەکەی ئەو دەنیشنەوە هەڵدەستێت و دادەنیشێت. ئیدی بە ناوی خۆپاراستنەوە چەندین یەکەی جیاواز دروست دەکات بە شێوەیەکی بەردەوام لەم ڤێلاوە بۆ ئەو ڤێلا دەڕوات و شوێن دەگۆڕێت. ئیدی نە بە پێکەینانی دەستەدەستەی پاسەوانان دەستەڵ دەگرێت نە دروستکردنی چەندین شورای یەک لە دوای یەک بەبەست دەزانێت و بەهۆی وەهمی سێجایانەوە ژیانی خۆی و کەسانێک کەوا بێشعورانە لە دوای ئەوەوە پەلکێش بوون وەک دۆزەخ لێ دەکات. کەسانی پارانۆیا کەوا لە سەرزەمینێکی نەشیا و گەورە بوون و بەهۆی ئەیشوەی قەدەرەوە پۆست و پلە و پایەیان دەستکەوتووە پاشان بەهۆی گرەی دەرونی خۆ بەکەم زانینەوە بەهۆی حاڵەتی پارانۆیایی ئەوەی کە دەڵێت ئەو ئیمکانیەت دەسەڵات و سەروەتەی بەدەستم هێناوە بە کەسانێکی تری دەدۆڕێنم
تووشی هەموو جۆرێک لە شڵەژانی زیاندەر لە عەقڵ دەبێت و بەهۆی وەهمی یەک لە دوای یەکەوە هەزار جار دەمرێت و زیندوو دەبێتەوە. فریشتەکان و ئەو مرۆڤانەی ڕۆحیان وەک فریشتەوە هەیە، وەگمار دێتە پێشچاو و هەر بژی بۆ شەیتانەکان دەکات. ئەم نۆفیس کەسێکی پارانۆیایی لەم شێوەیە بوو، بە وەهمی ئەوەی حەزرەتی موسا و نەوەکانی ئیسرائیل دەگەنە هێزێکی دیاریکرا و ژیانی لە خۆی و عەقڵ تێکچۆکانی دوای خۆی کردە ژەهری مار. دەستی چوە خوێنی یەک دنیا مرۆڤ و چەشنی فیرعەونەکانی ئەمڕۆ زوڵمی قەیماغ بەستووی ئەنجامدا. کاتێک وەرزی خۆیشی هات، قەدەر پەتی ئەویشی ڕاکێشا. مێژوو لە دوێنێوە هەتا ئەمڕۆ هێندەی ئەوەی لە ئەژمار نێت باسی ئەم نۆفیسەکان و زوڵمەکانیان دەکات. ئاماژەی بەدیقەتبوون دەدات بەو کەسانەی خاوەنی دیدگا و بەسیرەتن. ئەگەر بە گوێرەی زەمانە ڕەنگ و ڕووتەخت ناو و نازناوی جیاوازیان هەیە، لە چوارچێوەی بازنەی بەردەوامی و دووبارەبوونەوەی ڕوودا و مێژوویەکان هیچ سەردەمێک نەبووە کەوالەبوونی ئەمنی مچە مرۆڤانە خاڵی بێت. ئیدی لە فیرعەونەوە هەتا هامان، لە بوخت و نەسرەوە هەتا شابوور، لە ستالینەوە هەتا هیتلەر، پاشان ئەو یەزیدانەی بە دوای ئەوان داهاتوون چەندین کەسی پارانۆیا هاتووە و ڕۆیشتووە. وەک کەسانێکی ڕوڕەشی ناو مرۆڤایەتی هەمان خراپەکاریان ئەنجام داوە، هەمان ڕێگاکانی فریودانیان پیشان داوە، پاشان لە ڕێگەی دروستکردنی ڤیلا و کۆشکەکانیانەوە هەمان ڕێگەی شەیتانیان گرتوۆتە بەر. بە شێوەیەکی بەردەوام لە ڕێگەی وەهمەوە هەستاون و دانیشتون، لە ترسی ئەوەی سەڵتەنەت و دەسەڵاتیان لە چنگ دەردەهێنرێت هەمیشە تف لە قورجیاندا وشک دەبێتەوە. هەموو کاتێک باسی خراپترینی ئەگەرەکان دەکەن و پەنا بۆ استراتیژی کافرانە دەبن. لە بەرامبەر هەزاران ملیۆنان ڕۆڵەی نیشتیمان چەندین ناوی جیاوازی لە کەدارکەر و ناوزڕێنەردا دەهێن و زاڵمترینی مامەڵەکان ئەنجام دەدەن. لە ڕوانگەی مێژووی نزیکەوە هیتلەر لە ئەڵمانیا لە ترسی ئەوەی دەیوت سەڵتەنەتەکەم لە دەست دەچێت، چەندین شاری وێرانە، خان و ماڵی ڕووخاو گیانی لە ژێر ئەشکەنجەدا مراند و بە هەمان گرەی دەرونیەوە هەنگاوی هەڵدەگرت. سەددام ئەگەرچی ناوی هیتلەریش نەبوو، بەڵام هەمان کەسایەتی ئەوی هەبوو. لە ترسی ئەوەی کەسانێک بێن و بەسەر ئەو شتانە بنیشنەوە کە لە ڕێگەی چەتەیەوە بەدەستی هێنا بوو، هەر کەسێکی بە ئۆپۆزیسیۆن بزانیایە دەیبڕی، دەیکوشت و هەنجنی دەکرد. حاڵی قەزافیش لەمان جیاواز نەبوو، ئەویش بە هەمان وەهمی ئەوانەوە چواردەوری خۆی دەسووتان و وێرانی دەکرد، هەمان کاری سەرشێتانەی ئەنجامدا. هەروەها تەواوی پارانۆیەکانی جیهانی ئیسلام کە چەشنی داری زەقوم سەریان هەڵداوە، حاڵیان لەمانەی پێشوو جیاواز نییە. لە هیچی خۆڕایی مرۆڤەکان فرێدەدەنە ناو زیندانەکانەوە، دایک و ڕۆڵەکان لە یەکدا دەبڕن، کەسانی بێگوناه لە ژێر ئەشکەنجەدا دەکوژن، مافەکان و دادپەروەری وەک ڕاخەر لە ژێر پێکاندا پێشێڵ دەکرێن. لە بەرامبەر تەواوی ئەم کارانەشدا چەند مەخلوقێک کەوا لەسەر شکلی مرۆڤن واقیان وڕماوە بە چواردەوریەوە. خۆرەسانیە مێزەر بەسەرەکانیش کە شوێنکەوتەی سوفیانن ڕۆڵی هامان بۆ ئەم جۆرە فیرعەونانە دەژێڕن. ئیدی ئەوەی دەمرێت بۆ خۆی دەمرێت و ئەوەی ئازار دەچێژێت بۆ خۆی ئازار دەچێژێت. شەیتانە بێزمانەکانیش وەک ئەوەی تەماشای فیلمێک بکەن بێ پیشاندانی هیچ هەست و جوڵەیەک سەیری ئەم هەموو کارە سووک و قێزەوەنە دەکەن. ئێستا تەواویستەم لێکراوان و غەدر لێکراوان چاویان لەسەر پشتەوە، پشتی پشتەوەی شتەکانە و لە بەرخۆیانەوە دەڵێن یا غارەت اللهی حوثی سەیرە مسریعەتین فی حەلی عوقدەتینە. تەنیا وتنەوەی ئەمەیان لەدەست دێن. خۆزگایە وەک تەواوی ئەو مسلمانەستەم لێکرا و غەدر لێکراوانە هەمیشە بمان وتایە خێر ئەو شتەیە کە خوددا بڕیاری لەسەرداوە و ئافراندویەتی و خۆمان نەخستایە باری ئەوەی بەردمان لە قەدەر بگرتایە. خۆزگە هەمیشە بە هەناسەی ڕادینا باللهی ڕەباوە بمان وتایە گەر لە جەلالی تۆ بێت جەفا یان لە جەمالی تۆ وەفا، هەردووچی بۆ گیانمانە سەفا. لوتفیشت خۆشە، قەهریشت خۆش. خۆزگە هەمیشە بە گوێرەی کاکڵەی ناوەڕۆکی ئەم بەیتە هەناسەمان بدایە. خۆزگە بە هەستێکی ڕێزی قوڵەوە بمان وتایە بێگومان دەردەکەوێت هەرچی بێت حکمی قەدەر، کارەکانت بسپێرە جەنابی حەق، نەخەم بخۆ نەکەدەر. هەمیشە بە باوەڕێکی متمانە بەخشەوە هەستا بووینایە و دابنیشتینایە. خۆزگە و شتانەی بەسەرمان دێت وەک چوون بە پاڵاوگەی پاکشکەرەوە لە گوناهەکان ببینایە و بە بەیتەکانی جەنابی حەق لە ڕێگەی بەڵاوە خۆشەویستانی پاک دەکاتەوە، وەک چۆن ئاوەکان شتانی پیسلا دەبن. بەوتنەوەی ئەم بەیتانە دڵنەوایی خۆمان بدایەتەوە.
خۆزگە هەموو کاتێک بمان وتایە هەموو زوڵم و خراپەکاریەک وەک دەستدانە لە کاتی دیاریکراوی غیرەتوڵڵا و وەک ڕێزێک لەو کاتە دیاریکراوە بمان وتایە ڕۆژێک دێت قودرەتی مەولا وا لە زاڵمان دەکات بڵێن تەڵڵاهی لەقەد ئاثەرەکە الله عەلەینا ئەمە بڵێنەوە و هەموو شتێک حەواڵەی خاوەنی خۆی بکەین خۆزگە بەرمەبنای حەقیقەتی کوفر بەردەوامی دەبێت بەڵام زوڵم بەردەوامی نابێت بە عەقیدەی ئەوەی لە ڕێگەی زوڵمەوە خۆی بگرێت ئاخیرەتی وێران دەبێت سەیری سەرەتای شتەکان نەکەین و چاومان لە ئاخیرەت ببڕین خۆزگە تەواوی شتەکان بۆ ئەو زانە و شارەزایە جێبهێڵین کە بەسەر هەموو شتەکانەوە ئاگادارە و بڵێین گەر زاڵم زوڵمی هەبێت مەزلومیش ئەڵڵای هەیە ئاسانە ئەمڕۆ زوڵم لە خەڵک بکەیت سبەی دیوانی حەق هەیە بە ئیمانی حەسبونە الله وەنیعم الوەکیل هەناسە بدەین و گوزارش لە ناڕەحەتیە کاتیەکان نەکەین بناغەی ڕێگا و ویردی سەرزوبانی کەسە گەورەکان هەر ئەمانە بووە پێویستە ئێمەش بەو شێوەیە بین و بڵین ئەمەش تەواو دەبێت بێ ئەوەی گوێ بدەینە ئەو شتە چەپەڵانەی لەلایەن ڕاگەیاندنەکانیانەوە دەوترێت و ئەنجام دەدرێت لە ڕێگەی باخچەکانی ناودڵمانەوە چواردەوری خۆمان وەک بازاری بۆن فرۆشان لێ بکەین و تۆمار بۆنی گوڵمان لێ بەرز ببێتەوە و هەموو کەسێک مەست و سەرمەست بکەین